ئەمڕۆ کە لێرەم لەم دەبەرە کە چەندەها شۆڕشی لێ دروست بوو، شۆڕشێکی سیاسی ڕائگەیەنی، شۆڕشێکی سیاسی کە ئیشەڵڵا بە پشتیوانی ئێوە، بە پشتیوانی خەڵکە تێکۆشەرەکەی ئێرە، بە دەنگی خەڵکی تێکۆشەری ئێرە تیمێکی بەهێزی یەکێتیە نێرین بۆ بەغا، بۆ ئەوەی لە بەغاوە شەڕ بکەن لەسەر ماف و داواکاریەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان. هەرێمی کوردستان لەژێر مەترسیەکدایە. ڕاستە بەهۆی تێکۆشەرەکان کە هەندێکیان لێرەن توانرا تێرۆریستانی داعش دوور بخرێنەوە لە هەرێمی کوردستان و هێرش و مەترسی ئەمنی دوور کەوتووەتەوە لەسەر هەرێمی کوردستان، بەڵام کێشەکانی کە ڕۆیان لە هەرێمی کوردستان کردووە تەنها ئەمنی نین. هاوسەنگی هێز تێک چووە لە عێراق. ئێمە لەو هێزە زلە کە سەرۆک کۆمارمان هەبوو کە مامی خۆشەویستان لەوێ خەبات یەکەن لەگەڵ هەواڵەکانی کە هاوسەنگەیەکی ڕاگرت بوو لە بینی کوردستان و بەشەکانی تری عێراق، ئارامی و سەقامگیری گەیشتە کوردستان. ئەم ئارامی و سەقامگیریەش بووە مایەی ئاوەدانی و خۆشگوزەرانی. ئەم جادەی کە ئێمە ئێستا پێ هاتین پێشتر وا نەبوو، کارەبا هەر نەبوو، زۆر ماوە بکرێ بۆ خەڵکی تێکۆشەری ئەم دەبەرە، بەڵام ئەوەی کە ئەکرێن لە ئارامی و لە سەقامگیریە ئەکرێت. بۆیە یەکێتی هەمیشە ئەو هێزە بووە، لە کاتی شەڕە شەڕی کردووە، شەرمی نەکردووە، بەڵام شەڕی کردووە لە پێناوی ئاشتی، شەڕی نەکردووە لە پێناوی شەڕ، شەڕی کردووە لە پێناوی خۆشگوزەرانی. و ئەمڕۆ کە شەڕەکەمان سیاسیە، شەڕەکەمان کە لە بەغدایە، لە پەرلەمانی بەغدایە، شەڕە لەسەر ئەو مەبدەئانەی کە عێراقی نوێی لە پێناوی دروست بووەوە: ئاشتی، دیموکراسی، مافی مرۆڤ، مافی چارەی خۆنووسین کە شیعارە سەرەکیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە. بۆیە لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان، لیستی شەهیدان، لیستی 162 ئەو لیستەیە کە ئەتوانێت باشتر لە هەموو لیستەکانی تر شەڕ بکات بۆ مافەکانتان، شەڕ بکات لەسەر جێبەجێکردنی دەستور، شەڕ بکات بۆ چارەسەرکردنی کێشەی بودجە، چارەسەرکردنی کێشەی موچە، بە ئاشتی، بەڵام بە قووەتی خۆی، بە قووەتی ئێوە.